ڕوبەناری هەڵەبجەیە لە ساسە سروشتی هیچی تیانە ئەمەش هەنگوینەکەی هەر هەنگوینی خۆمانە هەنگوینەکەمان لە ساسە سروشتیە وتر لە ناو هەموو لە چەند تاقیکردنەوە و لە تاقیگە لە تێستەکانە هەمووی دەرچووە لە ناوچەی هەورامان و بە دیاریکراویش لە هاوینە هەواری زەڵم ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنە گەشتیارێکی زۆر ڕۆیان لە ناوچەکە کردووە و هەموو ئەو دوکانانەی کە لە ناو سەیرانگاکەیە هەن ئامادەکاریەکی باشیان کردووە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لەم چەند ڕۆژەی پشوەکانی جەژندا من لە بەردەم دوکانێکدام و پێم خۆشە کە بڕۆمە لای خاوەنەکەی کە خاتونێکە سوام خان سڵاوت لێ بێ ئەحواڵە چۆنە جەژنە پیرۆز بێ ئێوەش پیرۆز بێ لە جەژن و خۆشیە پێم بڵێ وڵا خەریکین بەرهەمە خۆماڵیەکانمان ساغەکەینەوە خۆماڵین بەرەمەکانتانوانی هی منطقی خۆمان هەر هەورامانە ئێستا ئەمە دۆشاوی تووە دۆشاوە تووەکەمان هەر لەو توی بەردەم دروست کراوە هێناومە لێرە ساغیەکەمەوە گومرگی وشتی لەسەر نیشتێکی هەرزان و پاک و خاوێن و ئەو لە ساسە سروشتیە و تر هەوڵمانداوە شتێک بێت معنی ئەم زروف و بارودۆخی خەڵکی تایە وڵماداوە شتە خۆماڵیەکان ساخکەینەوە و نرخێکی کەمیشان لەسەردانین چونکە هەمومان بارودۆخ و گوزەرانی خەڵک گەزانین وەزعی مادی خەڵک بەعام خراپە و شتەکانیش لە دەرەوەی هێنین گومرگێکی زۆری لەسەر دروستە بێ بەس ئەمانەی خۆمان ئێستا کە ئەیکەین سعرێکی کەمیان لەسەر و لە هەمان کاتە سروشتیشن عنی پاک و خاوێن و خۆمان دروستی هی ناوچەکەن بەڵێ ئەمە هی ئەحماوایە خۆی ئەمە هی ئەحماوایە دۆشاوی تووە ئەمە ڕوبەهێنارەکەیە ڕوبەناری هەڵەبجەیە لە ساسە سروشتی هیچی تیانە ئەمەش هەنگوینەکەی هەر هەنگوینی خۆمانە هەنگوینەکەمان لە ساسە سروشتیە وتر لە ناو هەموو لە چەند تاقیکردنەوە و لە تاقیگە لە تێستەکانە هەمووی دەرچووە خواست لەسەر چ شتێک هەیە زۆرتر واللهی خواست لەسەر بەعام بەرهەمە خۆماڵیەکان هەیە بە خۆشحاڵیەوە لەبەر ئێمە بەرهەمەکان هەمووی خۆماڵیە ئەیتر خەڵکێکی زۆر خواستی لەسەر بەرهەمە خۆماڵیەکان هەیە هەرچەنە هەنێشتی تریشمان هێناوە بەعام ینی ئەوە نییە بڵێ چونکە تەنها کوردنیە ڕومانتیەکە عەرەبیش ڕومانتیەکە هەنێک شتی شیرینی و حەلەویات و عنی بەعام شتمان هەیە وەڵام ئێمە هەوڵمان ناوە بەڕەچاوکردنی عنی تەندروستی خەڵک بەعام هەوڵمان ناوە شتی بێشەکر بەکاربێنین عنی وەکو بڵێ شتەکانمان کەمتر شەکریتیا بێسە بۆ منەستەمە ئەمان هەیە ئەوەی کە عەرەب زۆر حەزی لەیەکە ئەو بێشەکرە لقممان هەیە هەمووی ئەوە هی بەرهەمی خۆماڵی خۆمان بەکاریێنین سجووخمان هەیە ئەوانە زۆربەی زۆری شتەکانمان بێشەکرە لە هەمان کاتا هینیشمان هەیە تەمەرندەکانمان هی هەڵەبجەیە عنی سەیری هەنارەکەیەکە ئەڵێ هەناری پاییزە ماشەڵڵا ئەوەنە جوانە هی هەڵەبجەیە هەوڵماناوە بەرهەمەکانی هەڵەبجەش ساخکەینەوە و شتەکە خۆماڵی و پاک و خاوێنە و ئیتر هی لای خۆمانە و بژی زۆر سپاس ئەو گەشتیاری بیانی کە هێت زۆرتر حەزی لە چ شتێکەوەی کڕێن وڵڵاهی ئەوانەی بیانیەکان بەعام عەرەب حەزی لە تووەکە هەیە هەنگوینەکەی زۆر حەزێ وڵڵا هەمووی حەزیان لێ تەمەرندەکەیان زۆر حەز لێیە ئیتر سجووقەکان وڵڵا هەمووی بەعام داوایەکەن بەگشتی بازار چۆنە ئەم چەند ڕۆژە الحەمدولیلا خراپ نییە نەخوا بەزیابێت لە چاوەوەی کە خەڵک موچەی وەرنەگرت خەڵک موچەی وەرنەگرتووە و وەزئی خەڵک ئاوایە الحەمدولیلا باشە خراپ نییە بژی زۆر سپاس دەکەم بەخێر زۆر خواڕ سەقامە زۆر سپاس